هەر کاتێک کات شاندی دەم پارتی سەردانی ئیمڕاڵی دەکات پێشتریش کە بە ناوی هەدەپە و بەدەپە سەردانیان دەکرد لەکوێوە دەستنەکوێ و چۆن دەچنە دورگەی ئیمڕاڵی یان بە کورتتر پێتان بڵێم چۆن دەتوانی بگەیە دورگەی ئیمڕاڵی ئەو شاندانێکەوە سەردانی ئەو شوێنە دەکەن. ئەو نەخشەی دەیبینن ئەمە نەخشەی دەریای مارمارەیە. دورگەی ئیمڕاڵی دەکەوێتە ناو دەریای مارمارە. ئەمە دورگەی ئیمڕاڵیە. باشە؟ زۆربەی کات لە ئیستانبولەوە ئەمە ئیستانبولە دێنە بورسە. هاتنە بورساش بە دوو شێوازە یان بە ڕێگای وشکانی دێنە بورسە یانیش ڕاستەوخۆ لە ڕێگای دەریاوە دێنە بورسە. کاتێک شاندەکان دێنە بورسە بۆ ئەوەی سەردانی ئیمڕاڵی بکەن دێنە ئەم شوێنە. ئەم شوێنە پێی دەڵێن مودانیە. خاڵی پەڕینەوەیە بۆ بەڕێکەوتن بۆ دورگەی ئیمڕاڵی. دوێنێ سری سورەیا ئۆندەر کە یەکێکە لە ئەندامانی شاندی دەم پارتی بۆ سەردانی عەبدوڵڵا ئۆجەلان بە شێوەیەکی فەرمی دوای ڕەزامەندی وەزارەتی دادی تورکیا ڕایگەیاند کەوا لە مودنایەوە سەردانی ئیمڕاڵی دەکەن. لە مودنایە سواری کەشتی یاخود بەلەم دەبن دێنە دورگەی ئیمڕاڵی. ئەمە دورگەی ئیمڕاڵیە دیدارەکان لێرە بەڕێوە دەچن لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلانی سەرۆکی زیندانیکراوی پارتی کرێکارانی کوردستان. ئەمە لە کاتێکدایە ماوەیەکی زۆر درێژە بە شێوەیەکی فەرمی دیدار لە نێوان دەم پارتی و ئیمڕاڵی بەڕێوە نەچووە سەرباری ئەوەی کەوا دەم پارتی ماوەیەکی درێژە داوای دیداریان کردووە لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان. ئەگەر ئەمە بڕوە لە دوای ئەم نەخشەی ئیمڕاڵیتان دەمەوێت پێبشاندەم ئەمە نەخشەی ئیمڕاڵیە. ئەمە خۆی دورگەی ئیمڕاڵیە. ئەگەر ڕاستتر باسی بکەین دورگەیەکە لە ناو دەریای مارمارە لە ساڵی 1935ەوە وەکو زیندانی بەکاردەهێنرێت. دورگەی ئیمڕاڵی زیندانیە کە لە ئاستێکی باڵا پارێزگاری لێ دەکرێت هەم لە ئاسمان هەم لە زەوی هەم لە دەریا بە شێوەیەکی چڕ. بۆچی؟ چونکە کاتی خۆشی زۆر کەسایەتی گرنگ و لە باڵای تورکیا لێرە زیندانی کراون. بۆ نمونە جەلال بەیاری سەرۆک کۆماری ئەو سای تورکیا، عەدنان مەندەرەسی سەرۆک وەزیرانی ئەو سای تورکیا و یڵماز گونەی سینەماکاری کورد کە هەمووتان دەیناسن ئەویش بەر لە عەبدوڵڵا ئۆجەلان لە دورگەی ئیمڕاڵی زیندانی کراوە. عەبدوڵڵا ئۆجەلانی سەرۆکی زیندانیکراوی پارتی کرێکارانی کوردستانیش لە ساڵی 1999 تاوەکو ئێستا زیندانی کراوەتەوە نزیکەی 25 ساڵە. جا هەندێک وێنەی دیکەمان ئامادە کردووە کە وێنەی ئیمڕاڵین ئەوانیشتان پێشان دەدام بەڵام بەر لەوەی باسی ئەوان بکەین دەمەوێت شتێکی دیکەتان بۆ باس بکەم. شتێک هەیە لە تورکیا کە بۆ نمونە سزای تاوانبارێک دەدرێت کەسێک دەدرێت بە زیندانی هەتا هەتایی. زیندانی هەتا هەتایی لە تورکیا ماوەکەی 25 ساڵە دیاری کراوە بە یاسا. دوای ئەم 25 ساڵە دەبێت ئەو کەسە ئازاد بکرێت یاخود دادگا جارێکی دیکە بڕیاری لەبارەوە بدات. ئەم ساڵ عەبدوڵڵا ئۆجەلان دەبێتە 25 ساڵ کەوە سزای زیندانی هەتا هەتایی بەسەردا سەپێنراوە و 25 ساڵە لە دورگەی ئیمڕاڵی زیندانی کراوە. بۆیە باز لەوە دەکرێت ڕەنگ بێت ئەم ساڵ عەبدوڵڵا ئۆجەلان لە ڕووی یاساییەوە گۆڕانکاری بەسەر ژیانی دابێت. ئایا لە زیندان دەردەچێت؟ ئایا ئازاد دەکرێت؟ ئایا دەگوازرێتەوە ئەنقەرە و باز لەوە دەکەن کەوا لە خانوویەک لەژێر چاودێری حکومەتی تورکیا درێژە بە ماوەی زیندانیەکەی دەدا یاخود جارێکی دیکە بە پێی یاسایەکی دیکە کە ئەمەش دەبێت لە پەرلەمانی تورکیاوە دەرچێت دادگا بڕیارێکی نوێ بەسەر دۆخی عەبدوڵڵا ئۆجەلاندا دەدات. ئەمە وەک بەرچاوڕوونیەک لەسەر ئەم دۆخەی کەوە عەبدوڵڵا ئۆجەلان ئێستا تێیدایە. ئەگەر ئەمە بڕوا وێنەکان ئامادە بوون چەند وێنەیەکمان ئامادە کرد بوو کە زیندانی ئیمڕاڵی تێدا بوو و چەند زانیاریەکیشمان لەسەر ئەوە هەبوو. سیرکەن بەڕێزان ئەمە دورگەی ئیمڕاڵیە. ئەمە دورگەی ئیمڕاڵیە. ئەمە شوێنی هاتنی ئەو بەلەم و کەشتیانەیە کە شاندەکان سەردانی ئیمڕاڵی دەکەن. بۆ نمونە ئەمڕۆیان بەیانی کاتێک شاندەکەی دەم پارتی سەردانی ئیمڕاڵی دەکات
لێرە دەوەستێت و دەچنە دورگەی ئیمرالی. ئەمەش ئەو زیندانەیە کە لە دورگەکە هەن، چەندان زیندانە. جا لە زیندانی ئیمرالی تەنیا عەبدوڵڵا ئۆجەلان نامێنێتەوە، بەڵکو چەندان کەسایەتی دیکەی پارتی کرێکەرانی کوردستانیش زیندان و لەوێ دەمێننەوە. دورگەکە گەورەیە و بچووک نییە و ڕێژەیەکی زۆر بەرزی سەوزاییشی تێدا هەیە. ئەمەش هەر دورگەی ئیمرالیە وەک باسم کرد. ئەمەش بەشێکی دیکەیە لە دورگەی ئیمرالی لەلایەکی دیکەوە ئەم وێنەیە گیراوە. ئەمەی دەیبینن ئەمە دەرگای چوونە ژوورەوەی زیندانی ئیمرالیە بە شێوەیەکی فەرمی. شاندەکان ئالەم دەرگایەوە دەستنە ژوورەوە. ئەمڕۆیان بەیانی پەروین بوڵدان و سڕی سورەیا ئۆندەر لەم دەرگایەوە دەستنە ژوورەوە. ماوەیەک بەر لە ئێستا عومەر ئۆجەلانی برازای عەبدوڵڵا ئۆجەلان لەم دەرگایەوە چوو بووە ژوورەوە. جا وەکو ناو چی پێ دەڵێن زیندانی ئیمرالی؟ زیندانی داخراوی ئاسایشی ئاوارتەی بەرزی TPF پێ دەڵێن. وەک باسم کرد لە ساڵی 1935ەوە ئەم زیندانە دروست کراوە و دەکەوێتە ناو دەریای مارمارە و سەر بە وەزارەتی دادی تورکیا، چونکە هەموو زیندانەکانی تورکیا بە شێوەیەکی فەرمی سەر بە وەزارەتی دادی تورکیا.